بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم لك الحمد حتى ترضى، ولك الحمد إذا رضيت، ولك الحمد بعد الرضا. مسلمانانی بەڕێز، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگارتان لێبێ. سوپاس بۆ خوا لە ئەڵقەیەکی تری زنجیرە باسەکانمان لەژێر ناونیشانی میهرەبانتر لە میهرەبانی بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست گەیشتینەوە. بەڕێزانم، پێغەمبەری دڵسۆزمان صلی الله عليه وسلم لە ساتی کە لە ژیاندا بوو هەم بە دڵسۆزی ژیا بۆ مسلمانان و لە دوای مردنیشیە وەفاتکردنیشیە ئامۆژگاریەکانی پێغەمبەری خوا لەگەڵ مسلماناندان بە میهرەبانی ڕێئەکەن لەگەڵ مسلمانان، دەستیان ئەگرن ڕێگای ڕاستیان نیشانەدەن. پێغەمبەری ئازیزمان صلی الله عليه وسلم ئامۆژگاریەکی ترمان ئەکا بۆ ئەوەی لە ژیاندا تووشی زەرەر نەبین، دوا ڕۆژیشمان لەدەست نەچێ. ئەفەرمێ: لا تصاحب إلا مؤمنا ولا يأكل طعامك إلا تقي. هاوڕێتی کەسێک مەکە مەگەر ئیماندار بێ و با خواردنت نەخوا مەگەر کەسێکی لە خوا ترس بێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێمان ئەڵێ ئەبێ لە ژیاندا بزانین هاوڕێتی چ کەسەکەی، چونکە هاوڕێ عادەتەن چۆن لە نێو جاندارانیشە، وەکو عەرەب ئەڵێ الطيور تقع على أشكالها. باڵندەکانیش هەر یەکەی لەگەڵ شکلی خۆی هاوشێوەی خۆی ڕێئەکات و هاوڕێیەتیەکە. باز لەگەڵ باز و هەڵۆ لەگەڵ هەڵۆ، مریشک لەگەڵ مریشک و دڕندە لەگەڵ دڕندە، هەر یەکەی هاوشێوەی خۆی ئەدۆزێتەوە، دەستە خوشکی خۆی و هاوڕێ و هاودەمی خۆی ئەدۆزێتەوە لەگەڵ یا ڕێئەکە. بۆیە ئینسان ئەگەر کەسێکی چاک بێ ناکرێ بچێ لەگەڵ دڕندەیەکە، حاشاکم و ئەجەلەکم الله، هاوڕێیەتی بکاتن، بۆ چونکە زەرەری لێەکە. پێغەمبەری خوا پێمان ئەڵێ صلی الله عليه وسلم چۆن لە دەعبا و دڕندە و لە شێر و پڵین ڕاکەی، ئەوە لە برادەری خراپ ڕابکە، چونکە زەرەرت هەر پێ ئەگەنێ ڕۆژێک لە ڕۆژان دەست بۆ خراپە ڕائەکێشێتن، چونکە تەنانەت خوای گەورە جەلە جەلالو بۆمان باسەکە لە ڕۆژی دوایی ئەفەرمێ: الأخلاء يومئذ بعضهم لبعض عدو إلا المتقين. هەموو ئەوانەی کە لە دنیا دۆستایەتی یەکتریان کردووە، هاوڕێ و هاودەمی یەکتر بوون، ئەبن بە دوژمنی یەکتر. لە ڕۆژی دوایە هەمویان ئەبن بە دوژمنی یەکتر، تەنها ئەوانە نەبن کە لە خوا ترسن، ئەوانەی بۆ خوا لەسەر ڕێگای خوا بۆ مەبەستی ڕەزامەندی خوا هاوڕێتیان کردووە، ئەوانە لە دنیا دۆستن، لە دوا ڕۆژ هەر بە دۆست ئەمێننەوە. ئەجینا ئەوانی تر ئەگەر لە دنیا لێت نەبن بە دوژمن، لێت نەبن بە دڕک لە پێتە و لە قاشە بچنەوە، هەڵبەت لە ڕۆژی دوایی لە بەردەم تا قیت ئەبنەوە زەرەرت پێگەێنن. عوقبەی کوڕی ئەبی موعیط لەگەڵ پێغەمبەری خوا لە مەکە دانیشت، سەلامی خوا لەسەر بێ، ئازاری پێغەمبەری خواشی نادە لە کاتێکە کەسێکی بێباوەڕیش بوو. قوڕیشەکانی تر ئەگەر لەگەڵ پێغەمبەری خوا دانیشتبانە ئازاریان بە پێغەمبەری خوا ئەگەیان. ئیبن ئەبی موعیط هاوڕێیەکی هەبوو کەوا کافر بوو لە شام. قوڕیشەکان چونکە عوقبەیان زۆر لەگەڵ پێغەمبەری خوا ئەبینی، هاوڕێیەتی ئەکرد، زۆر لەگەڵ یا دائانیشت و قسەیان خۆشە و بەین و نێوانیان خۆشە، وا تێگەیشت بوون کەوا عوقبە موسڵمان بووە. ئەجینا چۆن ئەو هەموو هاوڕێیەتی لەگەڵ پێغەمبەرەکە سەلامی خوا لەسەر بێ، چۆن پێغەمبەری خوا و مامەڵە جوانەی لەگەڵ ئاکات. کاتێک کە دۆستەکەی برادەرەکەی لە شام گەڕایەوە، گوتی قوڕیشەکان دەڵێن ئاوە دۆست و هاوڕێیتوە، تۆ زۆربەی کاتەکان لەگەڵ محەممەدی سەلامی خوا لەسەر بێ. ئەڵێن ئیبن موعیط موسڵمان بووە. دیارە ئیبن موعیط زۆر تووڕە بوو، تووڕەیەکی وا بڕیاریدا کە قسەی لەگەڵ نەکات. واتە هاوڕێکەی ئیبن موعیط گوتی قسە لەگەڵ ناکەم، مادام تۆ چووی موسڵمان بوویت لەگەڵ محەممەدا سەلامی خوا لەسەر بێ، بوویە هاوڕێ و هاودەمی محەممەد. تەنانەت ڕازی نەبوو سڵاوێکیشی لێ بکە، گوتی تا ماوم سڵاویش لێ ناکەم تا تۆ لەسەر حاڵەتەی.
بەمەرجێک بەینمان چاک ئەبێتەوە سڵاوت لێ ئەەکەم کە هەڵسی ئازاری ئەو محەممەدە بدەیت ئازاری پێغەمبەری خوا بدەیت صلی الله عليه وسلم وای لێ هات ئەو پیاوە لە ڕێگای برادەرەکەی خۆی کە تا دوێنێ دۆستێکی زۆر خۆشەویستی پێغەمبەری خوا و نزیکی پێغەمبەری خوا بوو سەلامی خوا لەسەر بێ دەستی کرد بە ئازاردانی پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر بێ هەڕیشی کردە سەر پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر بێ زۆر ئازاریدا دەستی لە منی نابوو تەنانەت تفی لە پێغەمبەری خوا کرد سەلامی خوا لەسەر بێ بە زۆر بە شێوازێکی بەڕاستی بێ ئەدەب و بێ حورمەتانە جوڵایە بەرامبەر پێغەمبەری خوا سەلامی خوا بۆ تاکو هاوڕێکەی ڕازی بکات لە خۆی هاوڕێکە هانیدا بۆ ئەو کارە خراپە بکات ئەجنا و زۆر هاوڕێتی خۆش بوو لەگەڵ پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر بێ تاوە بوو ئەو پیاوە قڕی بەسەری خۆی کرد ئەو هاوڕێ ماڵی وێران کرد بە ماڵوێرانی و بە کافری لە ڕۆژی بەدر کوژرا و گەڕایە و لای خوای گەورە جەلە جەلالوه ئەگەر ئەو برادەرەی نەبوایە بەردەوام بە لەو برادەراتی لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەڵبەت موسڵمان ئەبوو ڕزگاری ئەبوو لە ئاگری دۆزەخ بەڵام ئەو هاوڕێ وای لێ کرد ئەو هەموو کارە نەشیاوانە بەرامبەر پێغەمبەری خوا بکە و کۆتاییەکەی سەری خۆشی دابنێ لە پێناو کوفر و بێباوەڕی بگەڕێتەوە لای خوای گەورە جەلە جەلالوه ئەزانن خوای گەورە ئاەتێکی سەبارەت بەو پیاوەدا بەزاندووە لە سوورەتی ئەلفورقان ئاەتی 27 دوو ئاەت هەتا 29 کە ئەفەرمێ ويوم يعض الظالم على يديه يقول يا ليتني اتخذت مع الرسول سبيلا يا ويلتى ليتني لم أتخذ فلانا خليلا لقد أضلني عن الذكر بعد إذ جاءني وكان الشيطان للإنسان خذولا أفرمي أو الروجة واتروجي دواي أو بياوي كظلمي لخوي كرت بمشركي وكافري سري نايوا پەنجەی خۆی ئەگەزێتەوە پەنجەی پەشێمانی ئەگەزێتەوە ئەڵێتن ئای خۆزیە هەر هاوڕێتی محەممەدم کرد بە پێغەمبەرم کرد بە عەلەیهی سەڵات وسەلام هەر ئەوم کرد بە دۆست و برادەر و هاوڕێی خۆم و کەسی نزیکی خۆم خۆزیە قوڕ بەسەر و ماڵ وێران بۆ خۆم فڵان کەسم نەکرد بە دۆست و خۆشەویستی خۆم ئەوە چی بەسەر من هێنا لە دوای ئەوەی خەریک بووکەوە ڕێگای ڕاستم بۆ ڕوون بێتەوە و گومڕای کردم بەڕاستی شەیطان ئینسان تووشی خەجاڵەتمەندیەکە شەیطان ئینسان تووشی خەجاڵەتمەندیەکە خوای گەورە ئەو ئاەتەی بۆ ئەو چەند ئاەتەی بۆ پیاوە دابەزن بۆهۆی ئەو کابرای دابەزن بەڵام بۆ منیش تەواوە بۆ تۆش تەواوە بۆ هەمومان بۆ هەموو ڕۆژگارێک هەر کەسێ هاوڕێیەکی ئەومان هەبێ کە دەستمان بگرێ لە مزگەوت بمان باتە دەر لە جاتی بمان هێنێتە مزگەوت لە نوێژکردن دوورمان خاتەوە لە جواتی فێری نوێژمان کات بەرەو حەراممان ببە لە جاتی ئەوەی پێمان بڵێ لە حەرام دوورکەوە ئەو کەسەیەک ئەبێ پەنجەی پەشێمانی بۆ بگەزیەوە بەڕێزەکانم خوای گەورە سەبارەت بەوە نافەرمێ بۆیە پێغەمبەری میهرەبان سەلامی خوا لەسەر بێ پێمان ئەڵێ ئەبێ ئینسان ئاگادار بێت تەنانەت سیر کە هاوڕێ و هاودەمی پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر بێ برادەر ماڵی وێران کردووە لە زۆر جاریت کردش باسمان کردووە ئەگەر برادەرەکانی ئەبوو تالیب ئیمامی پێغەمبەر نەبوانە ڕەنگە ئیمانی هێنابوایە بەڵام لەسەر مەرگیش وازیان لێ نەینا تا بە ماڵوێرانی وایان لێ کردکەوە بەرەو خوای پەروەردگار بگەڕێتەوە ئینسانی ئیماندار هەمیشە سوودی خۆی و سوودی ئیماندارانی شەوێ لە دنیا و لە دوا ڕۆژ دائیمەن لە خەمیاندایە حەز ناکەکەوە بەڕاستی چۆن لە دنیا تووشی زەرەر و زیانێک بن بە هەمان شێوە لە قیامەتیش تووشی حاڵەتێک بن خوای گەورە خوا نەخواستە تووشی سزایان بکات بۆیە ئیماندار لە دنیا سوودت پێگەێنێ واللهی لە دوا ڕۆژێ سوودت پێگەێنێ خەڵکی خراپەکار والله لە دنیا زەرر پێدەگەێنێ ئەگەر ئەو ڕۆژناس بەی لە دوا ڕۆژیش هەر زەرر پێگەێنێت ئەزانن پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئینسانەکان وەکو کانزاکانی زەویوان ئەگەسەیکەی ئینسانەکان تەبیعەت و سروشتیان زۆر جیاوازن هەر یەکەی نەوعێک جۆرێک تەبیعەتی هەیە ئیوایە تا بڵێ مرۆڤێکی نەرمونیان و لەسەرخۆیە ئیوایە تا بڵێ ئینسانێکی توند و تیژ و زبرە کە قسەی لەگەڵ ناکرێ هاوڕێیەتی ناکرێ زۆر بە ئەستەم نەبێتن ئیوایە ئەوەندە دەستکراوە و سەخیە ماشەڵڵای لێبێ هەمیشە دەستی کراوە بەخشندەیە ئیوایە ئەوەندە ڕەزیلە و چروکە وەک زەویەکی وشک وایە نە ئاوێک هەڵەگرێ نەخۆی سوودی لێ بێنە نەشتێک
جانەوەرێک جاندارێک سوودی لە بێنێت نەک جایەک شین و سەوزەکاتن کەواتە ئینسانەکان جۆریان هەیە هەمویان وەکو یەکنین ئەبێت تەماشای دەور و بەرماکەن ئینسانەکان چۆر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم أفرمي إن الله تعالى خلق آدم من قبضة قبضها من جميع الأرض پروردگار جل جلاله آدم عليه السلام دروست کرد لە مشتێ خۆڵێک لە تەواوی زەوی مشتێ خۆڵ لە تەواوی زەوی فجاء بنو آدم على قدر الأرض ئینسان و نەوەکانی ئادەم هاتن بە ئەندازەی زەوی وەکو زەوی چۆن لە ئەسڵدا لە خاک دروست بوون خاکیش هەمویان یەک شێوە و یەک شکل نین جۆرا و جۆرە ئینسانەکان و نەوەکانی ئادەمیش جۆرا و جۆر هاتن ئەفەرمێ فجاء منهم الأحمر والأبيض لروي رنگ و شکل و شێوە ئینسانی واهات لە نەوەکانی ئادەم سوور و سپیە والرەشە والأسود وبين ذلك لنيوان رش سبيتي رنجيشي هيا وهروها والسهل إنساني وزور آسانا نرمونيانا والحزن هندي إنساني هميشه خفت بارة ودلطنقة بزيك خنديك لسليوي نابني لجانيا والخبيث إيوه زور بيسا قد باك نابيته وهروها والطيب إيوه هر باك قد بيس نابي پیغمبری خواه فرمی صلی الله علیه وسلم ئینسانەکان وەک خاکوان چونکە لە ئەسڵەوە کە باوکە گەورەیان ئادەم لە خاک دروست بووە لە مشتێکی خاکی زەوی دروست بووە هەموو شکڵەکانی تێدایە بۆیە نەوەکانیش بەو شێوازە بۆیە ئینسان ئەڵێ ئەبێ بە زانایی ئەبێ تەعامل لەگەڵ خەڵکا بکات با تێبینی بکەین ئەڵێ تێبینیەکە چۆن بکەین برایەکمان کەسێکمان گرفتێکی هەیە کێشەی عائیلی و خانەوادە و خێزانی هەیە لەگەڵ خێزانەکەی با بڵێن کێشە هەیە ئەچێ لە لای کەسێک کەوا لە کەسە توندەکانە ڕاوێژێکی پێەکە ئەڵێ خێزانەکەم لە بەردەم ماقیتە بێ بجێم ناکە ئافرەتێکی وایە هەندێ سیفاتی خێزانەکەی خۆی لەلا باسەکە دە پێم بڵێ باشە چۆن مامەڵی لەگەڵا بکەم بە تۆ ڕەنگە تەجروبەیەکی باشت هەبێ لە ژیانە و یان زیاترت هەبێ لە ئێمە یەکسەر بەبێ بیرکردنەوە ئەزانیەوە چ ئەڵێ دەی ئەڵێ برای بەڕێزم زەلێ بگرە لێی بدە دووسێ جار تێی هەڵدا بە چاکی لێی بدە تێی هەڵ بدە داخوا بێتە ژنیانە یەکسەر بیر لە چ دەکاتەوە لێدان بابەتێکی توند و تێژی بۆ چونکە خۆی کەسایەتەکەی وایە یەکسەر بەس ڕاوێژ و بیرکردنەوەکەی چییە لێدان و بابەتێکی توند و تێژیە لە لایەکی تر بڕۆ کەسێکی تر لەوانەی کە نەرمونیانن کە تەبعی وایە بڕۆ پرس بەو بکە بەڵێ بەڕێزم وەڵڵی هەمانە ئافرەتەکەم کێشەی هەیە لەگەڵمان ناگونجێتم گوێڕایاڵیم ناکە یان هەندێک سیفەتی کە خراپن سەلبین باز بکە ڕاوێژی پێ بکە ئازانی چی پێ دەڵێ باوەڕکەوە وەڵامەکەی دەبێ پێت ئەڵێ برای بەڕێزم ئەوە دایکی منداڵەکانتە ئەزیزم ژیانی ژن و مرد بێ کێشە نابێت ئەبێ ئینسان سەبر و ئارامی هەبێ ئەگەر ئەو ڕۆژ ئەگەر گرفتت هەیە سبەینە ڕەنگە چارەسەر بێتن و ڕەنگە ئەگەر ئەو سیفەتەشی خراپێ خێزانەکەیت و دەیەها سیفەتی باشتری هەیە سیر کە ئامۆژگاریەکان چەند جیاوازن بۆ چونکە کەسەکان جیاوازن بۆیە ئینسان هەتا کاتێک ڕاوێژش ئەەکەی بە کەسێک بزانە ڕاوێژ بە چ کەسێک ئەەکەی ئەجینا ماڵت وێرانەکە یەکەم ڕەنگە پێت بڵێ بڕۆ تەلاقی بدە بڕۆ لێی بدە زیاتر قڕەکەت لێ خەستەکە ئەوەی تریان فێری سەبر و خۆڕاگری و پش و درێژی و لێبوردەیت ئەەکە چاوت ئەکاتەوە وات لێ ئەەکەکەوە بەڕاستی بە ئاسانی لەو گرفتە دەرچی بۆیە پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم کە بۆ ئێمە لە میهرەبانی میهرەبانترە فەرمی لا تصاحب إلا مؤمنا ولا يأكل طعامك إلا تقي هاوڕێتی کەسێک مەکە مەگەر ئیماندار بێ و کەسێک با خواردنت نەخوا مەگەر لە خوا ترس بێ واتە کەسێک کاوا دێتە ماڵت هاوڕێتی و هاودەمێتی تاکاو لێت نزیکە کەسێکی ئەو مواسەفاتەی هەبێ ئەجینە هەموو کەس لە خۆت نزیک مەکە و دەرگای ماڵ و دەرگای دڵت بۆ هەموو کەس مەکەیەوە دوایە گرفتت بۆ دروست بکە یا ڕەبی خوای پەروەردگار لە گوناهمان خۆش بیت لە گرفتەکانمان نەجاتمان بدەی شیفای نەخۆشەکانمان بدەی عیبادەتی خواپەرستانمان قبوڵ بکەی دەروی خێر لە ئێمە و لە وڵاتی مسلمانان بکەیتەوە لە هەموو ناخۆشی و نەخۆشێک پارێزراومان بکەی ئەقول قولي هذا وأستغفر الله
والسلام عليكم ورحمة الله وبركاته.